ماوەی 2 ڕۆژە پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر وەکو تێست لە کۆمەڵێک گەڕەکی شاری هەولێر کراوەتەوە لە پڕە کۆمەڵاتەکان وا بڵاو کراوەتەوە بەشێک لەو شوێنانە کە شکاون پرۆژەی فریاگوزاری بێت. من ئێستا لە ناحیەی دارەتووم کە من قسەم لەگەڵ بەڕێوبەری ئاوی دارەتوو کرد ئەو دەڵێن 9 شوێنمان شکاوە. من ئێستا دەمەوێت ڕوونکردنەوەی زیاتر لە وەستا ئاری وەربگرم کە بەرپرسی تیمی چاکردنەوەیە لە ناحیەی دارەتوو. وەستا ئاری سلااوت لێ بەدەمێ پێم بڵێ هۆکاری شکان یاخود لێچوونی ئاو لە شوێنانە چییە کە بە ڕوونکردنەوەیەکمان بۆ بدەیت؟ زۆر بەخێر بێن سەرەتا بەخێراتنی کەناڵی 964 دەکەین. ئێمە وەکو ستافی بۆڕی لە گروپی کەیوەن ئەو بۆڕیانە کە دەشتێتن بۆڕی ئیفرازی ناشچێ لەبەر ئەوەی کوالێتێکی زۆر بەرزی هەیە ئیزۆی لەگەرە یعنی مەنەفێستی لەگەرە ئەو بۆڕێک حکوومەت دابینی کردیە بۆڕێکی کوالێتێکی بەرزی هەیە شکانی تێدا نییە وەکو شکان ئەو بۆڕێی قەدیم کە هەیە شەبەکەی ماڵان لە زۆر جیان ئەو کێشە ماڵۆ دروست بووە لۆ نمونە ئێستا مەسەرەن لێرە لە تیماری ئێستا لە تیماری شەبەکە دانرایە هەر ئاوی بەناودانە هاتیە ئێستا کە ئەمە ڕەتی دەکەین ئاوی بەناودا دەچیتن ئەو بۆڕێ ئیفرازە خێرایی لۆ دەڕواتن لە زۆر جیان هەر تێک نێخرایە لە زۆر جیان کو مەسەرەن شەخصەیە خانێکی دروست دەکات لۆ خۆی عفاری دێنی لۆ شتەچی لۆ ئیشێکی خۆی لێوەن دەرعەفرەشی دەکا بۆڕەکە دەشتێ چاکردنەوەی نییە ئەو شوێنانە کێشەماڵە دروست دەکات کە ناوەکو ئیفراز بۆڕی ئاوی ئیفرازی ناشێتن. باشە وەستاجان ئێستا بۆ نمونە لەو شوێنەی دارەتوو هۆکار چی بۆ کە ئاوی لێ هاتووە کە ڕوونکردنەوەیەکم بۆ بدەیت لەسەر ئەوە شوێنەکە مەسەرەن ئەو جێ هەیە شەبەکەی مەسەرەن بۆڕەکەی کەونە یان زەختی هەیە مەسەرەن سەدادەکی زەعیفە یان شتەکی هەیە ئەوە چا دەکرێتەوە لەبەر هەندێک مەسەرەن ئاوەکە لە دروست ناکەم ئیفراز کێشەی نییە وەکو ئیفراز چار. باشە وەستاجان ئەو بە دەکرێت برن ئەو بۆ ڕێکۆنانەی کە هەیە بەشێکیان بەهۆی زەختی ئاوە دەشتی بڵێ بەهۆی زەختی ئاوە شکانی تێدایە شکانی هەیە بەهۆی زەختی ئاوە بەس هەمووی نا یعنی هەندە جێ هەیە مەسەرەن ئیشتراکی ماران لەسەرە ئێستا ئەو ڕۆ دوو جێم هەردایتەوە بۆڕی مارانە لە وشکایە مەسەرەن بە زەعیفی پەیوەندرایە لە حیمەکەی جوان نەگرێتی وەخت خۆی کە وەستا چای کردیا ئەو کێشانەی هەیە گەنا بۆڕی شەبەکانیش ئەوان زۆر مشکلیان نییە بەس ئیشتراکی ماران زۆر مشکلی لۆ پیا دەکات ئەوەی هەیە بەشی ئیماڵان زۆر بەڵێ زۆری ئیماران شکایە. باشە زۆر سپاس وەستا ئاری بەرپرسی تیمی چاکردنەوەیە لە ناحیەی دارەتوو ئەو سنوورەی کە لێرە هەیە مەقسەم لەگەڵ ئامانج عەبدوڕەحمان بەڕێوەبەری ئاوی دارەتوو کرد ئەو دەڵێت تەنیا لە ناحیەی دارەتوو 9 شوێنمان هەیە کە ئاوی لێ دەچێت بەڵام بەشێک لەو شوێنانە کە بۆڕی کۆن و بەهۆی زەختی ئەو ئاوەیە کە دێت لە ماوە ڕابردووە مەسەردانی پرۆژەی ئیفرازی ئاوی خێرامان کردووە بە 23 مزەخەی بەهێز ئاو لە سەرزەی گەورەوە لە هەر کاتژمێرێکدا 20,000 مەتر سێجا بۆ گەڕەکانی شاری هەولێر دەگوازێتەوە.